ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان وشکانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت. دەرسی ڕابردوو قسەمان لەسەر مناڵی بلووری کرد بۆ شێوازەکانی ئەنجامدانی نەشتەرگەری چاندنی مناڵمان کرد. دواتریش باسی خاڵە ئەرێنی و خاڵە نەرێنیەکانیشمان کرد. وان لەم ڕۆیە باسی حکمی شەرعی ئەکەین بۆ ئەم مناڵانە، یعنی گریمان ئەگەر مناڵێکی بلووریمان چاند ئەو حکمە شەرعیانی پێیوەستن بە مناڵەکانەوە چین. طبعاً ئەم بابەتە چەند شێوازێکی هەیە، نزیکەی 5 شێوازی سەرەکی هەیە، هەر شێوازە و حکمێکی تایبەت بەخۆی هەیە. من یەک شێوازەکان عەرزەکەم دواتر لەسەر حکمەکانیان هەڵوێستاکەم. شێوازی یەکەم ئەوەیە ئێمە وەکو عەرزم کردن دەرسی ڕابردوو لە نێوان ژن و مێردێکە سپێرم و هێلکە وەربگرین لە کاتی بەردەوامبوونی پرۆسەی هاوسەرگیریەکە پیتاندن ڕوو بدا و هێلکە پیتێنراوەکە بگێڕینەوە ڕەحمی ئافرەتەکە و ئەمە ببێ بە مناڵ. ئەمە ئەگەر هاتوو بۆ حاڵەتی ناچاری بۆ چارەسەری نەزۆکی ژن و مێردێک پەنایان بردە بەر ئەم ڕێگەیە بۆ بوونی مناڵ هیچ مشکلەیەکی نییە. ئەڵێن ئەم ڕێگەیە ڕێگەیەکی شەرعیە لا غوبارە عەلەیه و ئەو مناڵی کە دروست ئەبێ لە دەرەنجامی ئەم پرۆسەیە مناڵێکی شەرعیە وەک مناڵی هەر پرۆسەیەکی تر کە لە دەرەنجامی بە یەکگەیشتنی ژن و مێردەکە پێگەگەن. شێوازی دووەم ئەوەیە ئەگەر هاتوو ژن و مێردەکە سپێرم و هێلکەکەیان لێوەرگیرە حاڵەتی پیتاندنیش ڕوویدا لە کاتی بەردەوامبوونی پرۆسەکەیە، بەڵام دواتر ژن و مێردەکە پەیوەندیەکەیان پچڕا، ئەنجا یا بە تەلاقێکی بائین واتە عەلاقەکە هەڵوەشایەوە لە بینی ژن و مێردەکەیە، یا فەسخ بوو پەیوەندی ژن و مێردایەتێکە، یا تەفریقێکی قەضائی ڕوویدا لە بینیانە، یا مخالەعەیان کرد کە هەموو ئەمانە وەکو تەلاقی بائین مامەڵەیان لەگەڵا تێجگە لە حاڵەتی فەسخ، یان لەوان قورستر ئەگەر پیاوەکە مرد. ئایا لەم حاڵەتەیە دروستە ژنەکە ئەم سپێرمە پیتێنراوە کە لە کاتی بەردەوامی ژیانی ژن و مێردایەتیا پیتاندنەکە ڕوویداوە بیگێڕێتەوە ڕەحمی خۆی؟ بەلەماڵێن نەخێر. بۆ؟ چونکە ئێستا پەیوەندی ژیانی ژن و مێردایەتی نەماوە، کە نەماوە ئەو سپێرمەی لەگەڵ ئەم هێلکەیە پیتێنراوە سپێرمێکی بێگانەیە بە ڕەحمی ئافرەتەکە. ئێمە ژووتومانە ناتوانرێ مەسەڵەن ئافرەتێک پەیوەندیەکی شەرعی لەگەڵ پیاوێکانە بێ ناتوانێت سپێرمی ئەو بگەڕێتەوە ڕەحمی خۆی. ئەنجام مردنی شەر پەیوەندیەکە تێگەدا تەلاقە بائین و تەفریقە قەضائی و مخالەعەکەش هەر عەلاقە زەوجەکە تێگەدا. لێریشە فەرق ناکە ئافرەتەکە لە فترەی عیددەیە بێ یا عیددەی تەواو ببێ. بۆ نمونە مێردەکەی مردووە، عیددەی ئافرەتەکە 4 مانگ و 10 ڕۆژە لە وەختی مردنی مێردەکەیەوە. جیاوازی نییە تۆ بڵێ ئێ باشە گەر لەم 4 مانگ و 10 ڕۆژەیە هێلکە پیتێنراوەکە گێڕایەوە ڕەحمی، ئەمە هیچ فەرق ناکە. چ 4 مانگ و 10 ڕۆژی کە بیگەڕێتەوە، چ 4 ساڵ و 10 مانگی کە بیگەڕێتەوە هەر حرامە. لە لەحظەی مردنی پیاوەکەوە گێڕانەوەی هێلکە پیتێنراوەکە شەرعەن قەدەغەیە، مەمنوعە بگەڕێتەوە. حکمی مناڵەکە چییە؟ حکمی مناڵێکی زینای هەیە، نەسەبی ملحق نییە بۆ پیاوەوە، ئەگەر تەلاقێکی بائین بووە ملحق نییە، ئەگەر مردوویشە هەردیسانە و نەسەبی ناگەڕێتەوە بۆ ئەو پیاوە. نەفەقە و مەسلەی میرات و ئەم بابەتانەش دیسانەوە نایگان و پیاوە بە باوکێکی شەرعی مناڵەکە لە قەڵەم نادرێت، چونکە حاڵەتی گەڕانەوە بۆ ناو ڕەحم کە ڕەحم حاضینەی مناڵەکەیە لە کاتی نەبوونی پەیوەندیەکی شەرعیا ڕوویداوە. خاڵی سێیەم ئەگەر هاتوو ئێمە ئیستیعانەمان کرد بە خانەیەکی جنسی لە کەسی سێیەمەوە. ئێمە دەرسی ڕابردوو باسێم نمونەیەمان کردوان. بۆ نمونە جاری وا هەیە خانە سێکسیەکانی ژن و پیاوەکە کێشەیان هەیە، هێلکەی ئافرەتەکە کێشەی هەیە، یا سپێرمی پیاوەکە کێشەی هەیە، یا ڕەحمی ئافرەتەکە کێشەی هەیە. ئەمە سێ عنسوڕن، یا خانەکە لە سپێرمایە، یا خانەکە لە هێلکەیە، یا خانەکە لە ڕەحمایە کە حاضینەی سپێرمەکەیە. باش، ئەگەر هاتوو کێشەکە لە سپێرم یا هێلکەیە بێ، ئێمە قەتعیەن ناتوانین ئیستیعانە بکەین بە کەسی سێیەم. بچین سپێرمی پیاوێکی تر بێنین یا هێلکەی ئافرەتێکی تر بێنین
کە پەیوەندیەکی شەرعیان نییە. حاڵەتی سێم کە بریتە لە هێنانی ڕەحمێک بۆ ناو پرۆسەکە ئەمە تایبەت باسێکم. بەڵام گرنگەوەی ئێمە ئێستا لەوە حاڵی بین بەوەی کە پەنابردن بۆ بەکارهێنانی سپێرمێکی ئەجنەبی یا بۆ بەکارهێنانی هێلکەیەکی ئەجنەبی شەرعی نییە و دروست نییە. بابەتێک هەیە کاتی خۆی فوقەها بەتایبەتی شافعی و حەمبەلیەکان باسییان کردووە، ئەویش بابەتی ئەوەیە ئەگەر ئافرەتێک سپێرمی پیاوێک تحمل بکە، عنی سپێرمی پیاوێک طبعا لە زەمەنی شافعی و حەمبەلیەکانە تەڵقیحی صناعی نەبوو، ئەوان چیان باس کردووە وتویانە ئەگەر پیاوێک بە گریمانە چوە لای خێزانەکەی خۆی، کە چوە لای خێزانەکەی خۆی دواتر ئافرەتێک سپێرمی ئەم پیاوەی بەکارهێنا، ئەو سپێرمەی کە زیادە بێ لە علاقەکەیە بە شتێکەوە جێ ئەمێنێ بە پەڕۆیەکەوە بە کلێنکسێکەوە بە شتێکەوە ئافرەتێک بەکاری هێنا پێی حامیلە هەر بە شێوازە فیتڕەکەی، یا بۆ نمونە ئەم پیاوە سپێرمەکەی کەوتۆتە ئاوێکەوە ئافرەتەکە بەم ئاوە بۆ نمونە تاراتی گرت، ئافرەتەکە حامیلە بوو لەم حاڵەتەیە. ئایا لەم حاڵەتەیە حکمی ئەم حەملە و نەسەبی ئەم حەملە ئەگەڕێتەوە بۆ پیاوەکە یا ناگەڕێتەوە؟ شافعی و حەمبەلیەکان طبعا لە هەر یەک لە مەزەبەکانە دوو ڕەئی هەیە. ڕەیەک ئەڵێ سپێرم کاتێک حکمی مناڵێکی شەرعی هەیە ئەگەر هاتوو شێوازی دروستبوونی سپێرمەکە شەرعی بێ و کاتی هەڵگرتنەوەی ئافرەتەکە شەرعی بوو بێ. یعنی بۆ نمونە ئەگەر تەطبیقی ئەم ڕەیە بکەین ئەبێ پیاوەکە چوو بێتە لای خێزانەکەی خۆی، کە چۆتە لای خێزانەکەی خۆی سپێرمەکە لە ڕێگەی خێزانێکی شەرعی خۆیەوە هاتووە، کەواتە ئەم سپێرمە لە کاتی هاتنە دەرەوەی شەرعیە، کە ئەڕواتەوە ناو ڕەحمی خێزانی خۆی هەر شەرعیە، بەس ئەگەر چوە ڕەحمی کەسێکی بێگانەوە ئەو کاتە ڕاستە هاتن خوارەوەکەی ڕێگەی پیاکردنەکەی شەرعیە، بەس ڕێگەی دروستبوونەکەی کاژێتە ڕەحمی ئافرەتێکی بێگانەوە ناشەرعیە. ئەنجا هەندێک لە شافعیەکان ئەڵێن سپێرم تەنها حاڵەتی وەرگرتنەکەی شەرعی بێ، دواتر ئەگەر کەسێک چکە هەڵی بگرێتەوە بە ناشەرعی کێشەی نییە، کاڵن کێشەی نییە، مەبەستیانەوە نییە حەڵاڵە، مەبەستیان ئەوەیە نەسەبی مناڵ پێی سابیتە بێ. ڕەئی بە قووەتر لە هەردوو مەزەبەکەیە ئەوەیە، لای شافعیەکان و حەمبەلیەکانی نا سپێرم لە هەردوو حاڵەتەکەیە ئەبێ شەرعی بێ، لە کاتی وەرگرتن یا شەرعی بێ، لە کاتی هەڵگرتن یا شەرعی بێ. بەم پێیە بێ ئەگەر پیاوێک بۆ نمونە ویسمان بۆ مناڵێکی بلووری سپێرمی لێوەرگرین، ئەبێ بە ڕێگەیەکی شەرعی سپێرمەکەی لێوەربگیرێ. بۆ نمونە دروست نییە پیاوەکە لە ڕێگەی دەستی خۆیەوە سپێرمەکان ئیفراسکە، ئەبێ لە ڕێگەی خێزانیەوە علاقەیەک لەگەڵ خێزانیە باشە سپێرمەکانی لێوەربگرین، کە سپێرمەکە لێوەرگر لێرە طریقەی ئیفرازەکەی شەرعیە، دوای ئەبێ طریقەی ئیدخالەکەیشی شەرعی بێ، طریقەی ئیدخالەکەی چۆن شەرعیە بێ بگەڕێتەوە ڕەحمێکە بۆی ئەشێ، ئەگینا شەرعی نییە لەبەرەوەی کاتی خۆی ئەوەی شافعی و حەمبەلیەکان گوتویانە ڕەئی ڕاجح لە هەردوو مەسەبەکە ئەوەیە کە ئەبێ ڕێگە هەردوو کاتەکەی کاتی وەرگرتن و کاتی هەڵگرتن لە هەردوو کاتەکەیە شەرعی بێ. بۆ نمونە لە ئیعانەیە هاتووە ئەڵێ ومثل الوضع إدخال منيه المحترم حال خروجه، ئەم لێرە بەس حالی ئینزال باسەکە، ئەمە هەیە کە ڕەئیەکان، بەڵام دوایە چی وحال دخوله على ما اعتمده ابن حجر، کەواتە بەس حالی خروجی نە، حالی خروج و حالی دخول ئەبێ چی بێ؟ ئەبێ لە هەردووکیانە شەرعی بێ. لە حاشەی بوجێنمیە ئەڵێ چی؟ ئەڵێ دەخل منيه المحترم وقت الإنزال، واتە سپێرمێکی شەرعی هەڵگرتەوە ئافرەتەکە کە لە کاتی هاتنە خوارەوەی شەرعی بوو، ئەڵێ لا ئەثەر لوەقتی ئیستیدخالیه، ئەڵێ کاتی هەڵگرتنی ئافرەتەکە کە سپێرمەکە هەڵەگرێ ئەمە حکمی شەرعی پێوەی پێوەست نییە، واتە مشکلە نییە لەو کاتەیان ناشەرعیش بێ بە ئافرەتەکەیان نا. وإن نقل الماوردي عن الأصحاب اعتبار حالة الإنزال والاستدخال، أمي ماوردي باسكا دقيق ترى أبي حالة استدخال وإنزالشا هردوكي شرعي به. حنبل كان ابن مفلح لفروع على إذا تحملت ماء رجل على يقر آفرتك آوي بياويك بخوي هالقرت فهل تجب العدة بذلك أم لا؟ عدة واجبك أم آويانا؟ قال أطلق الخلاف فيه دواي مرداوي لإنصافات شون حسم خلافك أكا قال ولو استدخلت مني زوج قال يقر آفرتك سبيرمي بياوكي هالقرتوا أو أجنبي بشهوة يا هي بياويكي بيغاني بخوي هالقرت ثبت النسب والعدة والمصاهرة، نسب عدة ومصاهرش إثبات به. أم حالتي لم دو مزبايا باسكرا طبعا ليرا إما إستا تطبيق كردين معلومي جناب تاني جاري أولا
ئەم تەفریقی ئەوانەکەین هیچ دلیلێکی شەرعیان بەدەستەوە نییە حالی ئینزال و حالی ئیدخال کا دلیلی شەرعی ئەم جیاوازیەمان بۆ بکە نیمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثەکانی دەرسی ڕابردوو کە باسمان کرد دوان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر ئافرەتێک ئەفەرمێ ئەدخەلت على قوم من ليس منهم مناڵێک بلکێنێ بە نەسەبی بنە ماڵێکەوە کە هی ئەوان نییە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە لی ببەریە لەو ئافرەتە یا فەرمی دروست نییە هیچ پیاوێک کە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە ئەن یەسقیە ماءەهو زەرع غەیریه کێڵگەی کەسێکی تر ئاو بە باخی کەسێکی تر ئاو بە وتمان مەبەست ئەوەیە کە نابێ ئەم حاڵەتە ڕووبا ئەمەی ئەمان ئیجتیهادیان تیا کردو ئەمە بابەتێکەی ئیجتیهادیە حکمەکەیش ئەگەر گریمان ئەم ئیجتیهادە بۆ زەمەنی ئەوان ئەگەر گریمان بۆ زەمەنی ئەوان هەندێک حاڵاتی فەردی بوو بێ ئێستا کاکە ئەم حاڵەتە بۆ بە حاڵەتێکی علمی بۆ بە حاڵەتێک کە مەلاین حاڵەتی لێ دروست ئەبێ ئێمە ناکرێ فتوى كاتي ورقيري إما بو أمانية قالين الفتوى تتغير بتغير الزمان والمكان طبعا فتوى نقل حكم شرعي وتمان فرق كيان شيا فتوى بريتية لإنزال رأيك لسر واقعة حكم شرعي بريتية لو دق شرعي كبو بابتك هاتوا أم بابت فتوايا كفتوايا أم فتوايا أقول رأي إستا شون فقهاء كاتي خوي هندي فتوايا هي فتوى كان چونك مقنن نبون كاتي خوي یا چونکە ئەو بابەتانی فتوایان لەسەرداوە دیاردە نەبوون فتواکانیان بەڕووکەش بەڕێ کردووە حاڵەتی فەردی بوون ئێستا حاڵەتەکان بوون بە حاڵەتی ئیجتیماعی من نمونەیەکی ورتر باسەکەم تلیاک ئەحناف کاتی خۆی کە باسی تلیاکیان کردووە وتویانە کەراهیەتی هەیە چونکە لە عارق ناچێ کاریگەری عارق لەسەر تلیاک دوو کاریگەری جیاوازیان هەیە چۆن تلیاک لەش خاوە کاتەوە لەش دائەهەزێنێ عارق گەرمی ئەکا یعنی نەشوە ئەدا بە ئینسان گوتویانە ناکرێت ئێمە قیاسی تلیاکەینە سەر عارق لە تەحریمە لەبەرەوە وتویانە تلیاک کەراهیەتی هەیە طالیبان و ئەفغانستان ئەحنافن بە فتوای حەنەفیەکان ئەم بابەتەیانە کرد کاتی خۆی پێیان وابوو کەراهیەتی هەیە بەس تۆ وەرە تلیاکی زەمەنی ئەحناف مقارنەکە بە هیرۆین و کۆکاین و مقارنەی کە بە کراک و مقارنەی کە بەم تلیاکە کوشندانە ئەگەر ئەحناف زینوکەیتەوە عولەمای ئەحناف ئێستا هەمان ڕەیان هەیە ئەم تلیاکە کەراهیەتی هەیە یا ئەم تلیاکە ژەهرە و ئینتیحارە کەسێک بیخوا یا ئەمە کەبائیرە تۆ ناتوانی بە فتوای ئەحناف 1000 ساڵ لەمەوە پێش فتوا بدەی بۆ تلیاکێک کە ئێستا تیجارەیەکی مقننەوە مادەیەکی قاتیلە بۆیە کاتێک ئێمە قسە لەسەر بابەتە فقهیەکانەکەین ئەبێ موازنەیکەی کاتی خۆی ئەگەر شافعی و حەمبەلیەکان بۆ حاڵەتێکی فەردی جزئی لەوانەیە لە 1000 حاڵەتە حاڵەتێکی وا لە بابی فەرضیاتی فقهی وتوانە ئافرەتێک بچێ بە ئاوی خۆی پاکاتەوە و حامیلە بێ بەم ئاوە باسییان کردووە بەڵام ئەم فتوایە تەطبیقکە ئێستا ڕۆژی 100 ئافرەت ئەچێ حەملت بۆ دروستەکە بۆ خۆی لەبەرەوە ناتوانین ئێمە ئێستا ئەمە بڵێن وەڵا ئەو خلافەی تیانە قەطعیاً و یەک ڕەئی حرامە ئەم مۆزوعە بە هیچ شێوازێک دروست نییە ئیستیعانە بکرێ بە کەسی سێیەم نە بە سپێرم نە بە هێلکەکەی بۆ دروستبوونی مناڵ ئەگەر دروست بوو ئەو کاتێ مەڵی حەملی زینایە مەگەر ئەڵڵاهومە بە شێوازێکی غێر مەقسوود وتمان ئەمە متەوەقعە بۆ نمونە ئەو عەینانی کە وەرمان گرتووە لە مختبەرە لە مجەمیدەکانە کارمەندی تەندروستیەکە لی تێکچوو تێکەڵ بوو لێرە حکمی وەضعی شوبهەی هەیە لێرە قسەمان لەسەر ئەم بابەتە نیە حکمی زینا وەرناگرێ حکمی وەضعی شوبهەی هەیە وەضعی شوبهەش نەسەب و کۆمەڵی ئەحکام تایە ثابتە بێ بەڵام بە عەمدی بڕۆن ئیستیعانە بکەن بە هێلکەیەک یا ئیستیعانە بکەن بە سپێرمێک حکمی زینای هەیە نە نەسەب نە هیچ حکمێکی شەرعیش پێوەی ثابت نابێ شێوازی چوارە ئەگەر هاتو ڕەحمێکمان وەرگرت طبعا مەسەلەی وەرگرتنی ڕەحم یەکێکە لە هەرە سلبیترین دیاردەکانی مناڵی بلووری ئەم تەکنۆلۆژیای پیتاندنی مناڵە لە دیاردیترین سلبیەکتەکانی ئەوەیە ڕەحمی بەدیلی لێ دروست بوو ڕەحمی بەدیل بەڕێزان چییە؟ ئەوەی ژن و پیاوەکە سپێرم و هێلکەکەی خۆیان نەپیتێنن دواتر ئەیخێنە ڕەحمی ئافرەتێکی ترەوە استیعانە پێی ئەوەتێ الرحم الظئر یا الأم البديلة یا الرحم المستأجرة لەم حاڵەتەیە طبعا یەکەم حاڵەت کە دروست بوو ئەم بابەتە لە چۆوە سەری هەڵا طبعا لە ئەرمانیا لە وڵاتی فرانکفۆرت یەکەم عەمەلیە ئیستیعانەیان کرد بە ڕەحمی ئافرەتێک بەکاریان هێنا دواتر لە ویلای میشیگانی ئەمریکی ئەم حاڵەتە دووبارە کرایەوە ئافرەتیان هێنا
سپێرمی پیا و هێلکەی ئافرەتێکیان نا تەڵقیحیان کرد گێڕایەنەوە ڕەحمی ئافرەتێکی تر. دوای لە لۆس ئەنجلۆس جەمعیەیەکی بۆ دروست بوو، جەمعیەت الئومەهات البەدیلە، کۆمەڵەی دایکە جێگرەوەکان. ئەم جەمعیەیە هەزارەها ئەندامی بۆ دروست بوو لە دواییە، هەزارەها ئافراد ئیستیعدادی هەبوو بڕوا تەبەڕۆکا بە ڕەحمی خۆی مناڵ هەڵبگرێ، ئەنجا یا تەبەڕوعەن هەڵیگرێ یا بە ئیجار هەڵیگرێ. دواتر ئەم بابەتە بوو بە بابەتێکی عالەمی، سەری کێشا بۆ ئێران، سەری کێشا بۆ ئوردن. سوپاس بۆخوا تا ئێستا لە عێراقا مقەنن نییە، بەڵام ئێستا لە ئوردن و لە ئێرانە بەڕسمی ئەکرێن. لە هەندێک لە وڵاتە ئیسلامیەکانی تریشە کابرا لە مقابلی 50 وەرەقەیە ئەتوانێ بڕوا. بۆ نمونە ئێمە ئافرەتمان هەیە پۆستێکی باڵای هەیە، یا ئافرەتمانەیە زۆر کەشخەوڕێک و پێک و قەوباریک و باڵا بەرز و تەرتیباتە، نایوە ڕەشاقەکەی تێک بچی، حەزیشی لە مناڵە دێچیەکە دێ لەگەڵ پیاوەکەی ڕێەکەوێ سپێرمی پیاوەکەی هێلکەکەی ئێخەنە ڕەحمی ئافرەتێکی ترەوە کە بەکرێ گیراوە، دوای مناڵەکەی لێ وەرەگرێتەوە کە دوای لەدایک بوون ئەم جسم و بۆنیت و تەرتیباتەکەی تێک نەچوە و مناڵیشی بۆ دروست بووە. ئیتر بەم شێوازە ئەتوانن مناڵیان ببێ. طبعا ئەمە دوو احتیمالی هەیە بۆی دقیق بین لە بابەتە عیلمەکەیە. احتیمالێکیان ئەوەیە ئەم ڕەحمی ژنی دووەمی پیاوەکەی خۆی بێ، احتیمالێکیان ئەوەیە ڕەحمی ژنێکی بێگانە بێ. سەرەتا قسە لەسەر ڕەحمی ژنی بێگانە ئەکەین. ئەگەر ڕەحمی ژنێکی بێگانە بێ، هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەم پیاوە نەبێ، واضحە ئەمە سوورەیەکی زینای هەیە، شەرعی نییە. بۆچی شەرعی نییە؟ بڕێزان، یعنی عادەتەن ئەم بابەتانە کە تۆ قسەی لەسەرەکەی وەرە سلبیات و ئیجابیاتەکانی لێک بەرەوە. جارێ خاڵی یەکەم ئەمە وەسیلەیەکی زۆر مربحە بۆ پەردەپۆشکردنی داوێن پیسی و زینە. سبەینێ هەر ئافرەتێکە بینی حامیلەیەڵێ خێرە لە وڵا کرێ، چۆن مەسەلەن تەکسیەکە بینی نەفەریکەی تایە ئەڵێ وڵا کریپیەکە کێشەت نییە مەسەنا کەسێکی تابێ. هەر ئافرەتێکە بینی بەیانی حامیلە ئەبێ کە هەر نابێ پێی بڵێ ئەستن ئەڵێ خاتون مەسەلەن ئەو مۆزوعەکە چیا لێ وڵا کرێ هی مەسەلەن دۆستێکە توای ماوەیەک و ئایانمەوە. ئەمە چۆن ئێمە ئیسپاتێکین کرێ یا کرێ نییە، خۆ ناڵێ عەقدی ئیجارەکەمان بۆ بێنە وەنییە. لەبەرەوە ئەمە یەکێکە لەو وەسائلانی کە تەسەتور ئەکا لەسەر زینا. خاڵی دووەم احتیمالی تێکەڵبوونی نەسەبی مناڵەکان ئەوەی ئێمە لێ ترسین. بۆچی؟ ئەم ئافرەتانی پەنا ئەبن بۆ ئەم کارانە لە پێناوی پارەیە پەنای بۆ ئەبن، یانێ پارەیان دەستکەوێ. باشە، ئێمە وتمان نیسبەی سەرکەوتن ڕێژەی سەرکەوتنی مناڵی بلووری لە گێڕانەوەی یەک هێلکەیە لە سا چەندێکە؟ 7 2 لە سا 25 3 لە سا 35 4 لە سا 40. ئەم ئافرەتی کە ئێمە ئێستا بەکرێ گرتومانە مناڵێکمان گێڕاوەتەوە ڕەحمی خۆی، ئەم ئافرەتە یا دوانیشمان گێڕاوەتەوە ڕەحمی یاسیانیشمان گێڕاوەتەوە ڕەحمی، متوقع لەباری بچێ ئەویش پێویستی بە پارێ، ئەگەر لەباری بچێ پارەکان وەرناگرێ. کێ ناڵێ ئەمە احتیمالە، کێ ناڵێ ناچی علاقاتی جنسی ئەکا لەگەڵ خەڵکی تر بۆ ئەوەی مناڵێکی بە تەبیعی بۆ دروست بێ پێی حامیلە بێ، ئەگەر هاتو مناڵە بلووریەکانی سەرکەوتو نەبوو ئەمەیان سەرکەوتو ئەبێ چکە بە سروشتی تەڵقیح بووە. متوقع ئێمە چوزانین ئەو کات ئێمە چۆن بتوانین محاکەمی ئەم بەڕێزانە بکەین؟ نەسەب تێکەڵە بێ، لەبەرەوە هیچ زەمانەتێک نییە بۆ ئەوەی نەسەبی خەڵک لەم مۆزوعەیە تێکەڵ نابێ. خاڵێکی تر ئەمانی ئەمە ئەکەن بە پیشە، بۆ نمونە ئافرەتێکمان هەیە ڕەحمێکی داوە بکرێ، ئەمڕۆ داوێتی بۆ نمونە بە ئێمەی داوە، دوای 9 مانگەکە مناڵێک بوو، 2 بەیانی ئەیدا بە برادەرێکی تر، 3 بەیانی بە کەسێکی تر، 4 بەیانی لە ماوەی 12 ساڵە ئەم ئافرەتە 12 مناڵ ئینتاجەکە. باشە ئەم ئافرەتە خۆ ئەگەر حسابی دایکی شیریشی بۆ بکەین، ئەم مناڵانی کە لە ڕەحمی ئەما پەروەردەبوون خۆ علاقەیەکی مەحرەمی دروستە بێ لە بینیانە، زەمان چێ تەزاوج ناکەن دوایی لەگەڵ یەک، سنووری حرومات نامێنێ. ئەم ئافرەتە ئەمڕۆ مناڵێکی تەحمل کردووە لە ڕەحمیە، بەیانی مناڵی گەڕەکەکەی تر، ئەم دوو مناڵە هی ئەم ماڵە و هی ماڵەکەی تر ئەبن بە خوشکوبرا ناڵی شیری، بەڵام خوشکوبرای ڕەحمی، خوشکوبرای ڕەحمی ئێکە خوشکوبرای ڕەحمی بن لە داهاتووە شی ئەڵێ ئەمانە زەواج ناکەن. اینجا تۆ یەک حاڵەت وەرمەگرە لە شارێکە، تۆ گەر ڕێگەتدا بەم کارە ئەو کاتە لەوانەیە لە شارێکە 500 ئافرەتت هەبێ، بە تایبەتی ئەگەر هاتو حاڵاتی نەداری و قەیرانی دارایی ڕووبا هیچ زەمانەتێک نییە هەموو ئافرەتەکان ناچن نیکە، بە تایبەتی بنە ماڵە هەژارەکان. لەبەرەوە ئەمەیەکی شتێک لە ئیشکالانی کە ئێمە تووشەبین، ئێمە ئەڵێن لەوانەیە سنووری حرومات علاقاتی مەحرەمی نەمێنێ. خاڵێکی تر بەڕێزان دایکایەتی شتێکی مقدسە، دایکایەتی پیرۆزە. خوای پەروەردگار لە چەند ئاەتا باسی ڕێزی دایک ئەکا، ووصينا الإنسان بوالديه حملته أمه
كرها ووضعته كرها وحمله وفصاله 30 شهرا. بۆ خوا باسی ڕێزی دایکەکە خوا ئاماژە بە عیلەکەی ئەکا حەمەلەته ئومه كرها ووضعته كرها وحمله وفصاله کاتە لەبەر سێ حکم خوا باسی ڕێزی دایکەکە لەبەرەوەی زۆر بە ناڕەحەت ئەم مناڵی هەڵگرتووە زۆر بە ناڕەحەت دای ئەنێ لەبەرەوەی بە ماوەی 30 مانگ ئەم ئافرەتە خەریکی بەخێوکردن و پەروەردەکردن و شی پێدانی مناڵەکەیە. باش ئێستا ئەگەر لەم پرۆسەیە مناڵ دروست بێ ئادێ ڕێزی دایک وە تۆ مناڵێکت ئەبێ لە داهاتووە دایکی ئامادە نەبووە لەحزەیەک بە پێسی سک هەڵیگرێ ئامادە نەبووە لەحزەیەک ئێشی مناڵبوونی پێوە بکێشێ قودسیەتی دایکایەتی ئەم ئافرەتە لەکوایە بۆ ئەم مناڵە کەی ئەم دایکە ئەو دایکەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بە سەحابەکە فەرمێ ارجع إلى أمك فإن الجنة عند قدميها ئەفەرمێ بگەڕێرەوە بۆ لای دایکێ بەهەشت لای قاچی دایکتەوەیە کەی ئەمە ئەو دایکەیە کە خوا ئەمر بە تەقدیس و تەعظیمی ئەکا ئەمە ئەو دایکە نییە لەبەرەوە مەفهومی دایکایەتی تێگەدا. اینجا دوای ئەوە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان ئەو ئیرتیباتە ئەو پەیوەستبوونەی ئێمە لەگەڵ دایکمان هەمانە بۆ هەمانە ئێمە دایمە بیرەکەین و دایکمان گەنجێتی خۆی خستووەتە پێناو ئێمەوە دایکمان لە پێناوی ئێمە شەونخونی کردووە دایکمان لە پێناوی ئێمە گەنجێتی داناوە ئەوەی کردووە زۆری کردووە دایکمان بۆ ئێمە ئەگەر هەر یەکێک لە ئێمە ئێستا بیرکاتەوە دایکمان ئامادە نەبووە هیچ تەسحیەیەک بۆ ئێمە با لە پێناومانەوەی گەنجێتی خۆیە ئێمەی داوە بە خەڵکی بێگانە ئێمە لە هەناوی خەڵکی بێگانەیە گەورە بووین پەروەردە بووین ئەجا دایکێک کە خۆی بە ڕەحم مناڵەکە هەڵناگرێ دواتر توانێت شیر پێدانی شی نابێت چکە جەنابتان نەزانن شیر پێدانەکە ئیفرازاتی ڕەحمەکەیە ئیفرازاتی حەملەکەیە ئەگەر ئەو حامیلە نەبێت چۆن شیری ئەبێ کاتە شیر پێدانەکەش لای ئافرەتێک چکە ئەبێ نۆ مانگی مناڵبوونەکە لە ڕەحمی ئافرەتێکە 2 ساڵی شیر پێدانەکە لە لای ئافرەتێکی تر کە 3 ساڵیش وەرێگرێتەوە ئەی خاتە حەزانە دوای ئەچێتە مەدرسە ئەی کوا پەیوەندی دایک و مناڵایەتی کاتە دایکایەتی ئەبێ بە کاڵایەکی بازرگانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەو قودسیەتی عەلاقەی لە بینی مناڵ و دایک و باوک و ئەمانەیە هەیە نامێنێ ڕێز و احترام نامێنێ کاتی خۆی بەڕێزان کۆمەلگای ئەوروپی ئەم حاڵەتی لێکترازانی هەنگاو بە هەنگاو بۆ دروست ئەبێ خەریکە بۆ ئێمە شتێ دروستبوونی شیری قوتو یەکێک بوو لە حاڵەتەکانی هەڵخلیسکان و لێکترازانی پەیوەندی نێوان مناڵ و دایکی چونکە مناڵ هەرکە سەر ئەنێ بە سڵنی دایکیەوە هەرکە دەم ئەنێ بە مەمکی دایکیەوە هەر ئەو شیری کە لە هەناوی ئافرەتەکە یا دروستە بێ مناڵەکە ژەکەکەی کە ئەی خوا بیدایەت هەر سەرکە ئەنێ بە سڵنێەوە حەنان و عاتیفە و مەوەدەتێکی بۆ دروستەکە. باشە ئێستا شیری قوتو مناڵەکە ئەم پەیوەندیەی لە ماوەی 2 ساڵی شیر خواردن لەگەڵ دایکی بۆ دروست نابێ دوایی بۆی دروستە بێ ئێستا خەریکە تەکنۆلۆژیا ڕەحمیشی لێ ئەسەنێتەوە ئیدی ئەم مناڵە لەگەڵ مناڵێکی بێدایکا فەرقی چییە؟ هیچ فەرقێکی نییە بەعکسەوە مناڵە بێدایکەکان هەستی عاتیفیان باشتر چکە هەستەکەن بەوەی دایکیان نەما بۆیە ئەمان لاکەوتن ئێستا ئەم دایکی ئەبینێ بە چاوی سەر بەڵام دایکێک بەبێ عاتیفەی دایکایەتی ئەبینێ کەواتە ئەمە بەها کۆمەڵایەتیەکانی ئێمە بەها شەرعیەکانی ئێمە ئاخرە ژێر پرسیارەوە ئەگەر ئێمە ڕێگە بدەین دوای ئەوە ئێمە باشە ئەڵێن ئەو ئافرەتانەی بە گریمانە ئەڵێن ئافرەتەکان کە چون ڕەحمی بەدیلیان داوە ئافرەتەکە گوتوەتی من ڕەحم تەبەڕوعەکەم تەطەوعی ئەەکەم گوتومانە ئەمە پارەی پێویست بووە ئەی دایکەکە بۆ مناڵەکە تەحمل ناکە هەڵیگرێ ئەو چ ضرورەتێکی هەیە تەحملی ناکە بۆچی لەبەرەوە ئەمە بەڕاستی ڕێگەی نییە یاگەریمان دایکەکە ضرورە ئەوەی بە پارە ئەیدا پارە پەیداکردن کەی ئەو ضرورەتی تایە بۆیە ئێمە ئەم حاڵەتانە وتمانە بۆ ضرورەت ڕێگەی پێدین لەم جۆرە عەمەلیاتانەیە حاڵەتی ضرورەت نامێنێ خاڵێکی تر ئەم عەمەلیاتانە مەحزوراتی شەرعیان زۆر تایە کەشفی عەورەی تایە ئەنجا دوای ئەوە تێکەڵیەکی زۆر بێسنووری تایە لە نێوان ئەو ستافە طبیە و ئەم ئافرەتەی کە ڕەحمەکەی بەکاردێ ئەو ئافرەتەی کە هێلکەکەی لێوەرەگیرێ ئێمە وتمانە ئەمانە بۆ ضرورەت ڕێگە پێ ئەدەین کام ضرورەت بۆ ئەم حاڵەتی کە ئێمە باسێکن دایکێک لە پێناو ئەوەی ڕەشاقەکەی قەد و باڵای تێک نەچێ بچی ئەم عەمەلیاتە بکە و هەموو ئەم سنوورە شەرعیانە ببەزێنێ یا ئەویتر لە پێناو پەیداکردنی پارە ئەم کارانە بکە ئێمە قەت لەگەڵ ئەویانین نێکشمان گوتووە ئەمە دروستە. خاڵێکی تر کە سلبیاتی ئەم جۆرە کارانە ئەگەر هاتوو مناڵەکە لە دایک بوو ناشرین بوو دایکی وتی نامەوێ چی لێ بکەین؟ محتەمەلە مەسەلەن مناڵەکە لە دایک بووە تووشی ئیعاقە بووە مناڵەکە چاوی نییە مناڵەکە قاچی نییە مناڵەکە دڵی کوونە دنیایە مەساری فێوێ دایکە حەقیقەکەی لێ وەڵام من ئەوم ناوێت لە من ناچ یا وەڵام مشەوەهە عیبدارە نامەوێ
چی بکەین لە مناڵەکە ئەوەی کەشکە هەڵی گرتووە بە پولێکی قەڵب نایەوێ ئەو پارەی پێپیا کردو پارەکەی وەرگرتووە ئێستا چۆن نەچێ پارەکە لە مناڵەکەی خەرجکاتەوە ئەی مناڵەکە مەسیر و مستەقبەلی چیە بێ بۆیە بڕێزان ئەمە پرسیارێکی جددیە ئەمە پرسیارێکی جددیە یا بەعکسەوە ئەگەر گریمان ئەگەر ئەم گریمەیەماندانا ئەو ئافرەتی کە بەکرێ گرتومانە مناڵەکەی تەسلیم نەکردەوە مناڵێکی خرپنی چاوشینی جوانی بووت وەڵا بۆ خۆ لەوانەیشە دڕووبا بۆ چکە ئافرەتەکە متعلقە بێ بە مناڵەکەەوە نۆمان بەڕەح ماڵی گرتووە ئازاری پێوە چێشتووە و ئێستا مناڵێک لەدایک بۆ پەنجاوەرەکە چۆن تەسلیمەکاتەوە بە خانەوادەیەکی تر لەوانەیە ئەو عاتیفەی بۆ دروست بوو بێ لەگەڵ مناڵەکە کە ئامادە دەبێ مناڵەکەی واتێ خاڵێکی تر ئەگەر گریمان لە نیوەی ڕێ ئافرەتەکە یا مێردەکەی داوایان کرد کۆتایی بە حەملەکە بێنین کاکەمە حەملەکەمان نایە لە ناوێ یا ئەگەر ئەم ئافرەتێکی حەملەکەمان داوەتێ تووشی نەخۆشی بوو وتمان وڵا پێویستەکە عملیاتێکی بۆ بکەین بە زەوێ مناڵەکە دەربێنین ئەو کاتە ئەگەر باوکو دایکی مناڵەکە ڕازی نەبوون وڵای مە ڕازی نابین پارەمان ناوەتێ ئەبێت تەحمل کات تا مناڵەکەی ئەبێت تا مناڵەکەی لێوەرەگرینەوە ئای لێرە مەسلحەتی حیاتی مناڵەکە یا حیاتی ژنەکە ئەو عەلاقە تەعاقودیەی کە هەیەە ئەم ژن و پیاوە لەگەڵ لە ڕووی قانونەوە ئایا ئەمە فەسخە بێتەوە ئەم عەقدە ئەمە ممارەسەی حەقێکی شەرعیە ئەمە ئیقالەی ئەمە چییە ناوی بنین چی ئێمە لە ڕووی قانونەوە لەبەرە ئەمە دیسان ئیشکالێکی گەورەمان بۆ دروستەکە خاڵێکی تر ئەم ئافرەتی کە مناڵەکە هەڵەگرێتەوە بە ڕەحمی خۆی ئەمە مەسەلەی ئەبێ بە ئافرەتێکی حامیلە لەمە دووە ئەبێ سیستەمی خۆراکی سیستەمی جللەبەرکردنی سیستەمی خەوتنی هەموو سیستەمەکانی ژیانی خۆی بگۆڕێ ئەم ئافرەتە بەکرێ گیراوە ئامادەیە نۆمان تەنازول لە هەموو خۆشیەکانی ژیانی خۆی بکە لە هەموو ئەوانەی کە خۆی پێوەگرتەوە کوژنێکی ئاسایی بیکە لە پێناو مناڵێکە کە پارەکەی بە کاش وەرەگرێت دوای ئەم چ مشکلی هەیە لەگەڵ مەسلحەتی سیحەتی مناڵەکە هیچ مشکلەی نییە لەبەرەوە کێ زەمانەتی ئەوە ئەکا ئەم ئافرەتە خاضیع بێ بۆ ئەم سیستەمە تەندروستیی کە بۆی دائەنین ئەبێ ئاوابی بۆی مناڵەکە لەبار نەچێ بۆی مناڵەکە تەندروستی باش بێ ئێمە توانین نۆمانی ڕەبق ئەم ئافرەتە بکەینە ژێر مراقەبەوە ئەگەر دایکی خۆی بێ مناڵی خۆی بێ دایکەکە چون کە مناڵی خۆیتی بە حکمی عاتیفە بە حکمی دایکایەتی شتێک ناکە زەرری بۆ مناڵەکەی هەبێ بەس ئەمە دایکی نییە ئەمە باوەژنیشی نییە ئەمە ژنێکی بێگانەیە بەکرێ گیراوە مناڵێک هەڵەگرێ ئەگەر کارێکی کرد بینە مناڵەکە پێی عیبدار بوو مناڵەکە پێی مشەوه بوو پێی معاق بوو مناڵەکە ئەو کاتە چی بکەین ئێمە لە بەرەوەی چیشکە لە کێشەکان خاڵێکی تر ئەگەر هاتوو مناڵەکە گریمان بە هەموو ئەم تێپەڕاندنی هەموو ئەم احتیمالاتانە مناڵێکمان بوو ئەرێ کام دایکە دایکی حەقیقی مناڵەکەیە ساحیبی هێلکەکە کە هەڵگری سیفاتە بۆ ماوەکان و کڕۆمۆسۆماتەکانە یا ئەو دایکی کە بە ڕەحمەکە هەڵی گرتووە طبعا لێرە سێ ئیتیجاهمان هەیە ئیتیجاهی گەڵێ ئەوەی کە سیفاتە بۆ ماوەکانی پێداوە سیفاتە ویراتەکانی پێداوە ئەڵێ بۆ ئەڵێ چونکە مناڵەکە نوسخەیەکە لەو کڕۆمۆسۆماتەکان لەون جیناتەکان لەون ڕێی دووەم ئەڵێ نا ئەوەی کە هەڵی گرتووە ئەڵێ بۆ ئەڵێ چونکە ئەگەر دیقەتی قورئان بدەی خۆی پروەردگار لە زۆربەی ئاەتەکانی قورئانە باس لەوە ئەکا بۆ نمونە ئەفەرمێ ئین ئومەهاتهم إلا اللائي ولدنهم حملته أمه كرها ووضعته كرها دائما صفتي أمومة أداة باڵن حاڵەتانە ئەڵێ ئەمە هیچ کام لەو حاڵەتانەی نییە کەواتە بۆ ئەمە دایکی بێ طبعا بۆیە لێرە مەجامعی فقهی قاتیبەتەن ڕەیان لەگەڵ ئەوە نییە ئەمە بکرێ ڕەیان لەگەڵ ئەوە نییە بە هیچ شێوازێک ئافرەت چکە من دەرسی ڕابردوش لە دەرسێکی تریش هەر باسم کرد وتمان ڕەحم لەو ئەندامانەیە کە ئینسان مڵکی ئینتیفاعی هەیە مڵکی منفعی نییە واتە ناتوانێت بیبەخشێ بە خەڵکی تر هەروەکو چۆن ناتوانێت هێلکەکە ببەخشێ ناتوانێت ڕەحمیش ببەخشێ ڕەحم و شیر وتمان قیاس ناکرێن لەسەر یەک ئافرەتێک ئەتوانێت شیر با بە مناڵی کەسێکی تر بەڵام ناتوانێت ڕەحمی با بە مناڵێکی کەسی تر چونکە ئەمانە قانونی ئیجارن لە ئیجارەی شەعادەتەن ئێمە تعریفی ئیجارە معروفە بوي عقد على منفعة معلومة مقصودة مباحة قابلة للبذل إما منفعة غير قابل للبذل كهذا شروط إيجارية يعني إن جاء إجارة لسر مخالفة قواعد شرعية أصلا دروس بوا فبي قواعد شرع إجارة مقبول نية بو مقبول نية لبرو للشرع عادة صفي تملك بو تملك منافع أعيانشة إجارة ها تملك منافع عينك بدر لا تملك كواتع علماء قالن هرشتيك بدر بو لقواعد شرعي ئەبێت دەقاودق ئیلتیزام کەین بەو ڕێکاری کە شەرع بۆی داناوە کەواتە مادەم شەرع ڕێگەی ئیجارە نادا بەم حاڵەتانە و ئیجارە تەنها لە کۆمەڵێک بابەتی دیاریکراوایە
ئێمە ناتوانین بەرفراوانی سنووری ئیجارە بکەین بڵێن ژن و مێردی ژەتوانن مەسەرەن بە ئیجارە. ئێستا پیاوێک بڕوا بۆ نمونە بڵێ وڵات جاگەر من ڕازی بێ ئەگەر ئافرەتێک بە ئیجارە دروست بێ مناڵەکەم هەڵگرێ ئەی بۆچی مەسەرەن دەدەقە خۆشم نەشمە لای هەر بە ئیجارە چۆنە بێشتیوە کەی ئیجارە ئەم منفعەیە کەی منفعی بوضع تەبەڕوعی پێکرێ کەی پیاوێک دەتوانێت بەکرێ بڕواتە لای ئافرەتێکی بێگانە ئەگەر وا بێ ئەو کاتە بیغا نامێنێ ئەو کاتە هەموو بیغاەکانە بن بە ئیجارە. ئێمە بۆ مەماناڵین بیقا یا بەغا لەبەرەوەی ئەمانە شەرعی نین. بۆچی پێیان ناڵین ئیجارە لەبەرەوەی لە قەگڵ قەواعیدی ئیجارە یەک ناگرنەوە کەواتە بە هیچ شێوازێک ڕێگەی پێ نادرێت. بۆیە عولەما قسەیان لەسەر ئەمە زۆرە ئەڵێن بە هیچ شێوازێک دروست نییە. ئەگەر هاتوو وتمان ئافرەتەکە احتیمالی دووەم ئەوەیە ئافرەتەکە ژنی دووەمی مێردەکە بێ ئەمە شەر دیسانەوە ڕێگە پێ نادرێت چونکە ئیشکالی شەرعی و قانونیمان بۆ دروستەکە یەکێک لە ئیشکالەکان ئەوەیە ئێمە تا ئێستا ناتوانین حەسمی ئەم ئیشکالە بکەین دایکی حەقیقی مناڵەکە خاوەنی هێلکەکەیە یا خاوەنی ڕەحمەکەیە چونکە تا ئێستا ئەمە پێویستی بە تەحلیلاتی طبیە پێویستی بە تحقیقاتی علمیە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاترە تا بزانین ئەم مناڵە حاڵەتی تەفاعولکردنی لەگەڵ ڕەحمەکە چۆنە و تەفاعولکردنی لەگەڵ هێلکەکە چۆنە و تا چەند ڕنگدانەوەی ئەم دیانی تا دروستە بێ ئایا ڕەحمەکە جێشی دەگرێتەوە ئەم قسەی دقیقە ئەگەر وا بڵین یا نا ڕەحمەکە لەوانێت تەسیراتی زیاتر دروستکا لە شیر لەبەرەوەی ئێمە تا ئێستا ناتوانین عولەما حتا هەندێک لە عولەما تەوەقوف ئەکەن لە مەسەلەیە دەڵێ ئێمە بە هیچ شێوازێک ناتوانین ڕێی برین کە کام لەم دوو ژنە ئەبن بە دایکی حەقیقی مناڵەکە دواتر گریمان ئێمە هێلکەیەکمان گێڕایەوە ڕەحمی ئافرەتەکە ئێمە خۆمان نەزانین ژن و هەویەکان چەند یەکیان خۆشەوێ ئەمەی کە هەڵی گرتووی هەویەکەیەتی وانە باشە زەمانەت چێ لە باری نابە لە ناوی نابە ئەو تەسەورەکە هی نابێ بەهی خۆی بۆ هەویەکەی هەڵەگرێ ئەنجا ئەو کە ئەژبێ نابینێتە حەمولی ناکە سەیریکە جاوەرە بچە خۆی بۆشی هەڵگرێ بۆشی ئینتاجکە و دوای بشیاتەوە دەسی زۆر زەحمەتە ئەم شتانە اینجا دوای ئەوە گریمان ئەگەر گریمان هەڵی گر بۆ هەویەکەی مناڵی هەویەکەی مان خستە ڕەحمی ئەوەوە ئێخۆ متوقعە ئەم ئافرەتە لە ماوەیەکەی کەمە کە مێردەکەی ئەڕواتەوە لای تەڵقیحێکی کە دروست بێ ئەو دوو مناڵی کە لە دایک ئەبن کامیان هی هەویەکەیەتی و کامیان هینەکەی خۆیەتی هیچ علمێک ناتوانێت پێمان بڵێ کام یەکیان لە بار چوو کامیان لە بار چوو ئەوی خۆی یاوی هەویەکەی بۆیە ئەم بابەتانە سەرێشەیەکی زۆرمان بۆ دروستەکە بەڕاستی شەرع مستەغنیە یعنی شەرع دائما قاعدەیەکی هەیە لە دەرء المەفاسد أولى من جلب المصالح يعني شرع لەگەڵ مەبدەئی سەدی ذەریعایە لەگەڵ مەبدەئی فەتحی بابی ذەریعە بۆیە بە هیچ شێوازێک ئەم چوار ڕێگەی کە باسمان کرد کە ڕێگەی چوارەم جانی پێنجەمی لێ ئەبێتەوە بە هیچ شێوازێک شەرعی نین شێوازی پێنجەم ئەوەیە کە ئەمە تا ئێستا لە بابی خەیاڵی علمیایە ئەگەر ئێمە توانیمان ڕەحمێکی سناعی دروستکەین بە هەموو هەل و مەرجوو بە هەموو پێداویستەکانی ڕەحمێکی طەبیعی سپێرمێکی پیتێنا و ماخستە ڕەحمە سناعێکەوە ئێستا چی ئەمە حەڵاڵە یا حرامە ئەمە ئێمە تا ئێستا ناتوانین قسە لەسەرەمە بکەین چونکە تا ئێستا وجودی نییە لە ئەرزی واقعە بەڵام والله ئەعلەم ئەگەر ببێ کێشەی نییە چونکە بۆ ئەمە ڕەحمێکی سناعی ئالەتێکە وەکو بلورەکە وایە کە تەڵقیحەکەی تیاکەین بەڵام تا ئێستا عیلم ناتوانێت شتێکی وا دروستکە عیلم ناتوانێت مناڵێک بچێنێ لە بیئەیەک ئەگەر ئەو بیئەیە ئەم مؤسسەیە کە عەقڵ و دڵ و خوێن و دەمار و ئەو هەموو جیازی لەشی ئینسان کۆنتڕۆلێک ئەوە تەفاعول ئەکا لەگەڵ دروستبوونی مناڵەکە و تەغذیەی بەردەوامیەکە تا ئێستا ئەمە خەیاڵی علمیە بەڵام ئەگەر دروست بێ والله ئەعلەم پێناچێت کێشەیەکی ئەو توی هەبێت پێم وایە کاتی بەرنامەکەمان کۆتایی هات دەرسی داهاتوو ئەگەر خوای گەورە تەمەنیە ئەچینە سەر بابی دوو مەسئلەمان ماوە لە حکمی تەڵقیحی سناعیە باسیەکەین ئەویش ئەو سپێرم و هێلکانی کە زیادە بن لە عەمەلیەکان چیان لێ بکرێ و حکمی شەرعی و طبیعەتی قانونی وشرعي أو سبيرمانا تشين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی